بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاوتان لێبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە گفتوگۆ لەگەڵتان دەبم. باس و خواست و بابەتی گرنگ لەم هەفتەیەدا باس و بابەتی ئاشتیە لە وڵاتی تورکیا. بێگومان ئەم بابەتە گرێدراوی ڕاستە و خۆی هەیە بە باکووری کوردستان، بەڵام بە ناڕاستە و خۆش پەیوەندی هەیە بە باشوور، بە ڕۆژئاوا و تاڕادەیەکیش بە ڕۆژهەڵاتی کوردستان و بابەتی کورد. لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو دەوڵەت باخچەلی سەرۆکی نەتۆپەرستی ماپا باسی لەوە کرد کە دەرفەتێک بدەینە کوردەکان بە تایبەتیش عەبدوڵڵا ئۆزەلان بۆ ئەوەی لە پەرلەمانی تورکیا باسی چەکدانان و خۆهەڵوەشاندنەوەی پارتی کرێکارانی کوردستان بکات. ئەردۆگان سەرۆکۆماری تورکیا باس و بابەتەکەی لا گرنگ بوو و گوتی بۆنا. دواتر شاندێک لە دەم پارتی کە بە شاندی ئیمڕالی ناساون هاتنە نێو گفتوگۆکان. ئەم سێلایەنە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان گفتوگۆکان بەردەوامیان هەبوو. کارکتەری سەرەکی لەم بابەتە بەڕێز عەبدوڵڵا ئۆزەلانە. لە دوایین گفتوگۆی باس لەوە دەکات ئەو هۆکارانەی کە بوونە هۆی دامەزراندنی پارتی کرێکارانی کوردستان وەکو ئەوەی کە نکۆڵی لە بوونی کورد لە تورکیا دەکرا، ئێستا ئەم بابەتە جۆرێکی دیکەیە. بۆیە پەکەکەش هاتە نێو گفتوگۆکان و کۆنگرەی 12 کە بە کۆنگرەی خۆهەڵوەشاندنەوە ناسراوە کۆنگرەکەی بەست و پێشوازی لەو پەیامە کرد کە ئۆزەلان لە ئیمڕالیەوە ناردی بۆ کوردەکانی باکوور. لە 11 ئەیلول گرنگترین ڕووداوی مێژووی ڕەنگە بڵێن لە مێژووی پەکەکە ئەویش بابەتی هەم چەکدانان هەم بێدەنگکردن و سوتاندنی چەکەکانیان بوو. ئەمڕۆ سەرۆکۆماری تورکیا باز لەوە دەکات کە ئەوە هەنگاوێکی مێژوویە لە مێژووی کۆماری تورکیا و نکۆڵی لەوە نەکرد کە لە دەسەڵاتەکانی ڕابردووتری تورکیا جۆرێک لە زۆرەکان بەرامبەر کورتتون بوونە، هەتا ڕادەی ئەوەی کە نەیان هێشتووە زمانی کوردی لە ناوچە کوردیەکاندا یعنی یاساغ بووە. باس و بابەتی ئێمە ڕەنگە بابەتی تورکیابی، بەڵام بەڕاستە و خۆی باس لە باشووری کوردستان دەکەین. چۆن دەسەڵاتدارانی ئێمە لە باشووری کوردستان سوود لەم دەرفەتە وەرگن، دەرفەتی ئاشتی لە تورکیا، لە کاتێکدا ئێمەش وەکو باشوور لەگەڵ حکوومەتی ناوەندی لە ئێستادا لە تۆڕۆپچی ناکۆچی دای. هەروەها دوای ئەم وتانەی چۆن باڕاک کە نوێنەری ئەمریکایە لە سووریا باز لەوە دەکات کە کوردەکان دەبێت ڕێگای دیمەشق بگرن، کەواتە ڕێگای کوردەکان چوارپارچەی کوردستان بەرەو پایتەختەکانیانە. ئەم گفتوگۆیە دەکەم لەگەڵ زۆر بەڕێزان مامۆستا شوان ڕابەر، ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری، زۆر بەخێر بێی. زۆر سپاس بۆ جەناب. و زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد وەرتی، ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی، زۆر بەخێر بێی. مامۆستا شوان، بابەتەکە زۆر گرینگە. وەکو چاودێرێک لە بارودۆخەکە چۆن بارودۆخەکە دەبینی، بە تایبەتی جۆرێک لە دوودڵی لە نێوان خەڵک بە شێوێکی گشتی و چاودێرانی سیاسی هەیە. ئاخۆ ئەم بابەتە تا شێ دەڕوە. ئایا ئێستا دەگوترێ کە پەکەکە مادام چەکەکانیان دانا، جۆرێک لە جۆرەکان ئەگەر وتەکەم دروست بی لە نێو کەوانەیەک ئەمە تەنازل و پاشەکشەیە، وای ببینین یاخود بە پرۆسەیەکی گرنگ تەمەشای بکەین. بەڵێ، سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابت بۆ بەرنامەکەتان بۆ کەناڵەکەتان. طبعاً یەکێک لە قسەکانی جەنابت گوتت خەڵکێک تا ڕادەیەک یا بە جۆرێک دردۆنگە یا دوودڵە، ئەوە لە دوو منتەڵەقەوەیە. یەک لە منتەڵەقی عەمەلی تەفاوت و تا پرۆسەی دانوستان کاتێک کە دوو هێز دانوستان لەگەڵ یەکتر دەکەن، دائیمەن ئەوەی کە خاوەنی هێزی چەکداریە زیاتر زاڵ دەبی، گرەوەکە دەباتەوە. ئەوەی تر لە ڕوانگەی سیقە و متمانە بە یەککردن و بە یەک نەکردن، کە من پێم وایە تا ڕادەیەک هەردوو بوعد و ڕەهەندەکە لەو هەڵ و مەرجە لەو دانوستانە دوورە. ئەو شێوازە ئاشتیای ئەو پرۆسە ئاشتیای ئێستا لە مابینی پەکەکە و لە مابینی حکوومەتی تورکیا هەیە جیایە لەوە. بۆیە من وەکو خۆم بە ڕۆژێکی مێژوویی بە ڕووداوێکی نمونەیی دەزانم چەکدانانی پەکەکە. بۆیە بەڕاستی دەستخۆشی لە هەردوو لا دەکەم و هیوادارم لە داهاتوش هەردوو لا پێوە پابند بن و بتوانن بە یەکەوە پرۆسەی سیاسی ڕابنوێنن لە تورکیا و ئەو تێبینیش لێرە دەڵێم
کاتێک کە باز دەکرێ گفتوگۆی حکوومەتی تورکیا لەگەڵ پەکەکە قەزیەی کورد لە تورکیا تەنیا قەزیی پەکەکە نییە و نابێت تەنیا بە پەکەکە وەگرێ بدرێ کورد پێکهاتەیەکی گەورەیە ئەگەر تەماشای پارچەکانی تری کوردستان بکەین کورد لە تورکیا لە هەموو شوێنەکان زیاترە هەتا پەکەکەش لە ڕووی سیاسیەوە بوان باش نییە قەزیەکە بە پەکەکە بکەن قەزیەکەی بکەنەی خۆ هەتا وەکو تەنزیمێکی سیاسی نێوخۆ کە ئەمڕۆ دەمپارتی هەیە لە دەمپارتی بەرجەستەیە یا ممارەسەی دەکا ینی ئەوانیش بە هەمان شێوە بەڵکو قەزیەکە دەبێ بە کۆی کورد بکەن لەوێ ینی هەموو کوردی تێدابی هەتا بۆ حکوومەتی تورکیاش هەروە باشە ینی تەنیا تەفاوزی یا گفتوگۆ و حیوار و دیالۆکی لەگەڵ پەکەکەیە لەگەڵ دەمپارتی نەبێت چونکە لەوێ هێزی کوردی ئیسلامیش هەن وەکو هوداپار بۆ نمونە هەر وەکو مشتەمەعی کوردی لە تورکیا بە شێوەیەکی گشتی قەزیەتی هەردوو لە ببێت بسەب لە مەسلحەتی هەردوو لەوەیە کە قەزیەکە قەزیەی کورد بی بۆ ئەوەی هەموو کورد موئەید بی هەموو کورد موسانید بی هەموو کورد دڵی پێخۆش بی ئەگەر نابەڕاستی یعنی ئەو کەسانەی کە دوو دڵن لەو ڕوانگەیەوە کە خەباتێکی 47 ساڵە ینی هێزێکی شۆڕژگەر هێزێکی زبر بێ بە حیوارێکی سیاسی چەک دابنێ چەک بسووتێنی پشت لە چەک بکە تامان چونکە چەک سووتاندن لە چەکدانان گەورەترە ئەو تیمە سەربازیەی کەسی کەس بوون وەکو ڕەمزەك وەکو سمبولەك وەکو بەناوی هەمووان کە چەکیان سووتان کە ئەنەما نەفرەت لە چەک یعنی تەواو چەکمان وەلانا پشمان دەچەک کرد ڕوومان لە عملی سیاسی کرد دەمێنێتەوە هەنگاوەکانی داهاتوو پێم وایە مەشروعێک لە پەرلەمانی تورکیا ئامادە دەکرێت میکانیزمێک دادەندرێت سێکۆ میتە دادەندرێن بۆ ئەوەی چۆن ئیستیعابی ئەو خەڵکانە بکەن کە دەگەڕێنەوە چۆن مامەڵیان لەگەڵدا بکەن و بەڕێز ئەردۆگانیش ئەمڕۆکە لە گوتاری سیاسی خۆی کە لە دووەم ڕۆژی 31 ساڵەی کەمپینی حزبەکەی وتارێکی مێژووییدا بە هیچ شێوەیەک هیچ سەرکردەیەک لە تورکیا لە ڕابردوو و خۆشی تا ئێستا بەم شێوەیە وتاری نەداوە بەرامبەر بە پرۆسی ئاشتی بەرامبەر بە تورکیا بەرامبەر بە معاملەکردن لەگەڵ کورد تەنانەت نیتاق و جوقسی فراوان کرد بۆ چۆنیەتی مامەڵەی باش و ئیجابی لەگەڵ کوردەکانی دەرودراوسەکانیش کەەوە باسێکە توانین یعنی وتاری قسە لەسەر بین و هەڵی بسەنجێنین کاک زۆر دووبارە بەخێر بێ لەو پەیامی کە چەند ڕۆژ پێ ئێستا دوا پەیامی بەڕێز ئۆزەران باسی لەوە کرد کە بڕوام بە سیاسەتی ئاشتی و ئاشتی کۆمەڵایەتی هەیە بڕوام بە چەک و یاخود شەڕ نیە لە ئێستادا وەروەها باسی لەوە کرد کە ئەو هەڵوو مەرجەی دروستبوونی دەوڵەتی نەتەوەی لە ئێستادا لە تورکیا ضرورەتی نییە کەواتە گۆڕانکاریەک هەم لە حکوومەتی تورکیا دروست بووە و گۆڕانکاریش لە فکر و ئایدۆلۆژیایی پارتیکرێکارانی کوردستان وەک مامۆستا باسی کرد کە ڕەنگە دەبێ پرۆسەکە فراوانتر بکرێت تەنها ڕووی لە حیزبێک نەبێ بەڵام ئەوان واجی هەن ئێستا لە تورکیا کەواتە دەبێت ئەو گۆڕانکاریە چی بێ ڕوویدابێت کەوا لە دەکات هەردوو لایەنی 40 ساڵەی شەڕ بگەنە خاڵێک کە پێکەوە دابنیشن و نیازپاچی بەرامبەر یەکتر نیشان بدەن بەناوی خۆی بەخشندە میهرەبان سپاس بۆ جەنابتان و سڵاو ڕێزمان هەیە بۆ بینەرانی بەڕێزی بەرنامەکەتان لە ڕاستیدا ئەو کێشەی کە ئێستا پرۆسەکەی بۆ بەڕێوە ئەچێ پرۆسی ئاشتی دیارە مێژوێکی دوور و درێژی هەیە و سەرەتاکانی ئەگەڕێتەوە بۆ دروستبوونی دەوڵەتی نەتەوی لەو نامچەیە و لە تورکیاش لە سەرەتای سەدەی 20ەم و ڕوخانی دەوڵەتی عوسمانی کە کۆکەرەوەی هەموو گەل و نەتەوەکانی ئەو ناوچەیە بوو گەلانی موسڵمان لەو ناوچەیە بە کوردیشەوە و دوای ڕێکەوتن نامەی سایکس پیکۆ کە کورد بێبەش کرا لە قەواری سەربەخۆ و گەلانی تری ناوچەکە بوونە خاوەنی دەوڵەتی سەربەخۆ بەڵام کووردا بەشکرا و دواتر ئەو چەسانەوانەی کە بە دوایە هات و ئەو زوڵ مستەمەی کە لە کورد کرا لە هەموو ئەو
پارچانەی کە ئەو دەوڵەتانی کە کوردیان بەسەردا دابەشکراوە. بۆیە ئەوەی ئێستاش ئەگوزەرێ لە تورکیا ئەتوانین بڵێن گەیشتنە قەناعەتی هەردوو لای ناکۆکە گەلی کورد گەلی تورک یان شۆڕەشی کورد لەگەڵ دەوڵەتی تورک دەوڵەتی نوێی تورک گەیشتونەتە ئەو قەناعەتی کە بە شەڕ و شۆڕ ناتوانن کۆتایی بە یەکتری بێنن و ناتوانن ئاشتی و پێکەوە ژیان و برایەتی لە نێو گەلانی ناوچەکە بەرقەرار بکەن. بۆیە هەم ئۆجەلان لە لای خۆیەوە گەیشتوتە ئەوەی کە گۆڕانکاریەک بەسەر بیر و بۆچوونیە هاتووە کە پێویستە بیری نەتەوەیی و دروستکردنی دەوڵەتی نەتەوەیی و تەنانەت پێشتر باسی کوردستانی گەورەشەکرا ئەمە نەماوەیە وەڵحەسەڵ ئەوە لە بیر و فکر و بۆچوونی بەڕێز ئۆجەلانە نەماوە. ئێستا بیرۆکەیەشی تری بڵێن تەرحێکی تری پێشکەش کردووە کە بریتێ لە پێکەوە ژیانی ئاشتیانە و کۆمەڵگەی دیموکراتی و کوخۆی ناوی ئەنێ ئەمە ئێستا ئەمە تەرحیەتی دیارە ئەمە لە توانین بڵێن لە ئەنجامی ئەو 40 ساڵ و 50 ساڵی شەڕشکە لە دوای دروستبوونی پەکەکەوە زیاتر لە 40,000 کەس بۆتە قوربانی لە هەردوولا. ئەمە وای کردووە دەوڵەتی تورکیاش وەکو دەوڵەت نەک تەنها وەکو لایەنێک وەکو دەوڵەتی قوڵیش مەهاپە و لەگەڵیشیا ئاکپارتی و هەموو لایەنەکانی تر گەیشتونەتە ئەو قەناعەتە کە بە شەڕ کۆتایی بەم کێشێنایە ئەوانیش ناتوانن کۆتایی بە خەباتی چەکداری پەکەکە بێننەوەی خۆی ناوێ ئەنێن بە تیرۆر ناتوانن بۆ کۆتایی پێبێنن ئەو شێوازەی کە لە پێشتر بۆیە بەڵێ بۆیە پێویستە چەکەکان بێدەنگ بکرێن. دیارە لەو ماوەیە لە پشتی پەردەوە کۆمەڵێک گفتوگۆ کراوە کۆمەڵێک تەرح و پێشنیار هەبووە لەگەڵ بەڕێز ئۆجەلان و دەوڵەتی قوڵی تورکیا گەیشتونەتە ئەوەی کە ئەگەر ئۆجەلان بتوانێت کۆتایی بە تیرۆر بێنێ وەکو خۆیانی ئەڵێن کۆتایی بە خەباتی چەکداری بێنێ و گەڕیلەکانیان چەکدا بنێن ئەوانیش لە بەرامبەرە دانئەنێن بە مافەکانی کورد لە چوارچێ و دەوڵەتی تورکیا و لە پەرلەمانی تورکیا چارەسەری بۆ دەرێت واتە پرۆسەی چەکدانانەکە بەشێکە لە پرۆسە گەورەکە کە بریتە لە پرۆسەی ئاشتی دەکرێت بین نیازپاشی و دەستپێکێک کە لە سەرەتا دەستی پێکردووە کە لە 11 ئەیلول دەستی پێکرد. بەڵێ ئەوەی کە ئەو دوردونجی و نیگەرانی کە هەیە دەکرێت لە دواتردا ئەو نیگەرانی نەمێنێ بە تایبەتی دوای هەنگاوانەی کە حکوومەتی تورکیا دەینێ بە تایبەتی لە ڕووی پەرلەمانیەوە کە بەڕێز ئەردۆگانیش ئەوڕۆ باسی کرد کە لە سبەینەوە ئەو کۆنسانەی کە دامەزراوە لە نێو پەرلەمانی تورکیا دەست بەکار دەبن کە چ بڕیارێک لە ڕووی یاساییەوە دەبێت هەندێک یاسا هەیە هەموار بکرێتەوە کەواتە نیازپاچی هەیە دەتوانین بڵین جیاوازە لەو پرۆسانی کە لە پێشتر هەبووە. بەڵێ خۆی ئەمە سەرەتای دەستپێکی ئەم پرۆسەیە یعنی مەسەلەی چەکدانانەکە کە بەش گروپێک دەوان لە پەکەکە چەکیانداناوە هێشتا زۆری نەچەشی دانەناوەکو نیازپاچی نیشاندانی نیازپاچی لەلایەن پەکەکەەوە کە ئەوان بەڵێ ئامادەن بە قسەی ئۆجەلان بکەن و بچنە ناو پرۆسە ئاشتێکەوە ئەوانیش لەم بەرامبەرە هەنگاوی تر بنێن لە تورکیا. ئەوەش ئەمڕۆ بەڕێز ئەردۆغان لە وتارەکەی خۆیدا ئاماژەی پێکرد کە کۆمیتەیەک یان لیژنەیەک لە پەرلەمانی تورکیا پێکەهێندرێ بۆ بە دوواداچوونی ئەوەی کە لە سەرەتاوە باخچەلی ئاماژەی پێداوە کە ئەبێ لە پەرلەمانی تورکیاوە دەست پێ بکرێت بەڵێ بە یاسایی بکرێ چونکە کۆمەڵێک کێشەی تر گرێدراوی ئەو بابەتەنە مەسلەی جیراوە سیاسیەکانە بە خودی ئۆجەلانیشەوە مەسلەی بەرپرسانی پەکەکە و گەڕیلاکان و ئایا چۆن مامەڵیان لەگەڵا ئەکرێت لە ئایندەیە و چۆن ئەوانە دێنە ناو پرۆسی سیاسی و پرۆسی سیاسیەکە چۆن بەچ ئاراستەیەکە ئەچێتە پێشەوە ئەوانە هەموو کۆمەڵە بابەتێکن ئەمە گرێدراوی یەکن ئەوە پێویستە لە پەرلەمانی تورکیا هەنگاوی بۆ بندرێ ئەمەش ئەکەوێتە سەر جددیەتی بەڕاستی هەردوو لای مەسەلەکە تەنها بە یەک لە وەڵێ چەپڵە بەیەک دەست لێ نادرێ بەڵام
زیاتر دەسەڵات لە دەستی دەوڵەتە هەیە دەوڵەت ئەتوانێت ئەم پرۆسەیە بە ئەنجام بگەێنێ چونکە وا پێدەچێت جددیت لەلایەنی بەڕێز ئۆجەلوانەوە هەبێت ئەمێنێتەوە جددیەتیش لەلایەن دەوڵەتی تورکیاوە هەبێ و فعلەنش دیار بوو لە وتارەکەی ئەردۆغان ئەوە هاتووە کە ئەبێ ڕێگری بکەین لەوانەیەکەوە نایڵەن ئەم پرۆسەیە سەرکەوێ بەڵکو ئەبێ بە هەمومان هاوکارین بۆ برایەتی نێوان تورک و کورد و عەرەب و ئەستەکانی یعنی فراوان بوو بەڵێ ئەم پرۆسەی لە ڕاستە پرۆسێکی زۆر گرنگە ئەگە سەرکەوتوو بێت و ئەگەر هەمویان تا دووە مەتافی ئەو پرۆسەیە لەگەڵ یابڕۆن و جددیەت هەبێت چونکە بەڕاستی ئەزمموی شەڕ هەمومانی گەیاندۆتە ئەوەی کە پێویستە گەلانی ناوچەکە هەمویان لەگەڵ یەکە تەفاهم بکەن ئەمە بۆ ناوچەکانی تری شار دروستە و کۆیکە ئەردۆغان خۆشی ئاماژەی پێدا بۆ کوردی عێراق و بۆ کوردی سووریاش بە هەماشەوە و هاوکاریشیان ئەبن و ئەمە پێویستە هەمومان هاوکار بین هەموو کورد بەیەکەوە چونکە ئەم پرۆسێ ئەگەر لە تورکیا سەرکەوێ واتە کێشەی کورد مەسەلەی کورد لە بەشێک لە بەشەکانی کوردستانی گەورە چارەسەر بووە واتە هەم ئەبێتە مایە خۆشحاڵی بۆ هەموو پارچەکانی تر و هەمیش ئەبێتە هۆکارێکی یاریدەدەر بۆ ئەو بەشانەی تریش کە ئەوانش لە چوارچەی وڵاتەکانی خۆیانەکە بەداخەوە بەسەریان ناسار کراون کە لە چوارچەوەی ئەو دەوڵەتە بژن ئەوانیش خۆیان بگونجێنە لەگەڵ پایتەختەکانی خۆیان و کێشەکانی خۆیان سەر مامۆستا شوان سنوورێکی فراوان لە باشووری کوردستان لەگەڵ باکوور هەیە و بەشێکی زۆری چاڵاکیەکانی پارتی کرێکارانی کوردستان لەو سنوورەیە کە لە بەشی باشوورە ئێستا هەموو ئەوانەی کاربەدەستن لە هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت خەڵکانی دیکە کە قسەیان جێبایەخە پێشوازی لەو پرۆسەی ئاشتی دەکەن لە کاتێکدا ئێمە لەگەڵ ناوەند گرفتمان هەیە چۆن بتوانین ئەم بابەتەی پرۆسەی ئاشتیە لە تورکیا 2000 ئێمەش بیرێکی لێ بکەینەوە کە ئەوەندەی تر هەرێمی کوردستان باز نەدا و بتوانین لەگەڵ حکوومەتی ناوەندی پێ بدەین بە تایبەت فشارەکان بەو ئاراستەیەن کە ئەو کوردانی پارچەکانی دیکە دەبێ بچن لەگەڵ حکوومەتی مرکزی دانوستان و گفتوگۆ بکەن بازدانی کەمترە لەوەی کە دەستی دەرەشی تێدا داخل بێت طبعا تاڕادەک حاڵەتەکان لێک جیان حاڵەتی دانانی چەک لەلایەن پەکەکە و دەستکردن بە دانوستان بە پرۆسەی ئاشتی لەگەڵ حکوومەت یا دەوڵەتی تورکیا دەتوانین بڵێن وەکو هی هەرێمی کوردستان نەبوو هی ئەوان بە شێوازی گفتوگۆ بە ئارەزوی خۆیان نەقلی نەوعیەتی خەباتیان کرد بەو مانایی کە لە سەرەتاوە تا ئێرە خەباتیان خەباتی چەکداری بووە خەباتی هێز بووە خەباتی زبر بووە بەڵام ئێستا گەیشتە ئەو قەناعەتەی کە پێویستە خەباتەکە بە خەباتی سیاسی بکەن خەباتی مەدەنی بکەن لە ڕێگای دام و دەستگاکانی حکوومەت هەڵبەتە ئەوەش شتێکی مبەرمەج بووە نەخشە بۆ چێشرا بووە شتێکی کوت و پڕ نەبووە بۆ نمونە باس لە دەوری دەوڵەت باخچەلی دەکەن هەرچەندە ئەو خۆی بە میراتگری بڵێن دەوڵەتی کۆن کەمالی دەزانی بۆیە پێی دەگوترێت دەوڵەتی قوڵ بەڵام بە هیچ شێوەیەک بەبێ بەڕێز ئەردۆگان ناکرێت چونکە هەم سەرۆک دەوڵەتە هەمیش حکوومەت بەدەست ینی زۆرینەی بەدەست ئاکپارتیەوەیە و لە هەڵبژارنیش زۆرینیان هێناوە حاڵەتی باشوور لە هەرێمی کوردستان لە ساڵی 1991 کورد لەگەڵ هێزە چەکدارەکان بۆ خۆیان زۆرینەی خاچی هەرێمی کوردستانیان ڕزگار کرد دواتر حاڵەتێکی نێودەوڵەتی هاتەکایەکە ئەویش ئەوە بوو وڵاتانی زلهێز لە بەرژەوەندیاندا نەبوو کە حکمی ئەوسای حزبی باسی عراق بڕوخێ لە 5/4 کۆبوونەوەک لە سلوپی کرا لەلایەن ئەمریکیەکان و تورکەکان و بەحساب نوێنەری کوردیشی تێدا بوو ئیدی دواتر خەتی 36 دیاری کرا کە کۆڕە و بەرپا ببوو ئەو مەدی کۆڕە و بەوە وەستا وێڕای ئەوەی کە بەڕاستی پێشمەرگەش شەڕیان کرد بەڵام لە دوای ئەو کاتە هەم هێزی پێشمەرگە
بە ئیتیفاقیەکی نێودەوڵەتی گەڕایەوە نێو شارەکان لەگەڵ حکومت بە مشتەڕەکی ئیداریان دەدا. دواتر ئەوە بوو لە شەشیدا ینی حکوومەتی عراق سەحبی کردووە، حاڵەتێکی نوێ بەرپابوو، حالەتێکی تەوعی ئارەزوومەندانە هەرێم لە شوێنی خۆی بوو، حکوومەتی عراقیش لە شوێنی خۆی بوو هەتا لە 2023 حکوومەتی عراق ڕووخا. ئێمە ئەزمونونەکەمان درێژترە، فراوانترە. پرسیارەکەم بەو ئاراستەیە بەست ینی ئەو بازدانەی کە ئێمە لە پارچەکانی کوردستان دەیدەین بچین لەگەڵ حکوومەتەکانی ناوەندی پێکدەین، ڕەنگە کەمتر بێ دێمە سەر لەوەی کە پاڵپشتێک بۆ دەرەوە. بە نمونەی ئەوەی کە ئێستا بۆ نمونە لە سووریا ڕوودەدا، هەسەدە لە سووریا هەموو ینی چانسەکانی بە پاڵپشتی ئەمریکا بوو. دوجار ئەوە نوێنەری ئەمریکا باز لەوە دەکات کە دەبێ ڕێی دیمەشق بگرن لەگەڵ دیمەشق پێک بین کە حکوومەتی ناوەندیە، کەواتە دەوڵەتانی زلهێزیش لە بەرژەوەندیان دانیان بە زۆرێک لە زۆرەکان پاڵپشتی دەوڵەتی نەتەوەی لە ئێستادا لەو ناوچانە ناکەن. بەێ ئەوجاگەر بێم و سەر قسەکە بۆی وەڵامی جەنابیشت تەواو بکەم. طبعا لە 2023 کە حکوومەتی عراق ڕووخا کورد بەشێک بوو و تەنانەت لە تەدوینی دەستوریش بەشێک بوو، هەتا ئێستاش بەشێکی گرنگە لە عراق و ئاعترافیش بەوە کراوە واتە معتەرەفە. بەڵام ئەوەی هەیە کە ئێستا ئەو شێوازەیە کە شێوازەکە لە عراق شێوازێکی فیدرالیە، لە ڕووی فیدرالی دەبێ هەرێم چکە چەند هەرێمێک نی هەر هەرێمی کوردستانەیە لە چەند شتێکەوە پابندبی بە مەرکەز لە ڕووی بەسەلا هەندێک شتی سیادی بە تایبەتی اقتصادی و دارایی کە هەرێم لای خۆیەوە وەکو پێویست مەلەفاتەکانی شەفاف نییە یا پابند نییە یا داهاتەکانی تەسلیم ناکاتەوە. حکوومەتی عراقیش دێ زۆرێک لە زەخت لێرە دەکات کێشە لەوە دروستەبی وێڕێ ئەوەی کە حکوومەتی عراقیش لە ڕووی سیادیەوە تا بەهێزتر دەبێ زیاتر زەخت و فشار لە هەرێمی کوردستان دەکا، دەتوانین بڵێن کێشەکان تا ڕادەیەک یعنی یاساییە ئەوجا سیاسیشە. بە هەر حاڵ ئەزمموی ئێرە ئەزمموونێکی دەوڵەمەندە، ینی زۆر لەوەی بڵێن باکوور جیایە ئەوەی باکوور تازە دەست پێکە نازانین چۆن سەرکەوتو دەبی، هیوادارین سەرکەوتبی هەردوو لە پێ و پابند بن و ئەزممونیش لێرە وەربگرن و کوردەکانی تریش ئەزممون لێرە وەربگرن و حکوومەتە نێوەندەکانیش ئەزممون لێرە وەربگرن. هەتا تو باسی سووریات کرد، هەروایە سووریاش دەمێکە نمونەیەکی وەکو ئێرەی هەیە. ئێستا وڵاتانی زلهێز تا ئێرە تا ئێستا ینی لەسەر ئەو ڕایەن کە کوردەکان لە شوێنی خۆیان بۆ نمونە لە سووریا و لە هەرێمی کوردستان یعنی شتێک بن بەڵام لە چوارچێوەی دەوڵەتێکی مرکزی و فیدرالی هەرچەندە تەسریحێکی نوێی بڵێن تۆم باراک کە نوێنەری ترامپە لە منتیقەکە بۆ سووریا ینی دەڵێ گەیشتینە ئەو قەناعەتەی، بەڵام من بەڕێی خۆم دەکرێت سیاسیەکان جاری وایە قسەش بکەن، بەڵام هێشتا نەگەیشتینە ئەو قەناعەتەی کە یعنی کورد هەریەکە لە شوێنی خۆی ببێتە پارچەیەکی سربەخۆ یا هەر هەمویان ببنە یەک منزومەی سربەخۆ. هەرچەندە من پێم وایە ئەو ئاشتیەی لە تورکیا دەگوزارێ لە زمنی ئەو نەخشە ڕێگایەیە کە باز دەکرێت گۆڕانکاریەکان لە ناوچەی شەرق ئەوسەد لە ئارایە کە تورکیاش هەستی بەو مەترسیە کرد هاتن ینی ویستیان بە ئاشتی کێشەکەی خۆیان چارەسەری بکەن پێش ئەوەی کە کوردەکان هان بدرێت یعنی شتێکی تر ئەو تەفاهمە لە مابینی پەکەکە و لە مابینی تورکیای تەفاهمێکی ئیجابی بوو باش بوو. باشە ئەگەر بێت و وەک باست کرد ئەوە سەرەتایە هەمومان دەزانین ئەم بابەتە سەرەتایە، بەڵام سەرەتایش و دەستپێکە کە پێشینەی هەیە ڕەنگە ئەوە چەندین ساڵە گفتوگۆ لە نێوان ئەو شاندەی کە لە دەچێت لە ئیمڕالی و لەگەر بەڕێز ئۆزەلان هەیە 2000 ئەمە بەرهەمەکەیتی کە دەستپێکە. ئەگەر بێت و ئەم پرۆسێ لە تورکیا بە شێوەیە لە شێوەکان سەرکەوتوو بێ بە ڕێژەیەکی باش بەنسبەت ئێمە لە باشوور سوودەکەی چی دەبێت بۆ باشوور؟ خۆی بە کورتی واقعیان قسە بکەین بمانەوێ نەمانەوێ وجودی پەکەکە وەکو هێزێکی چەکدار لەو ناوچەیە وێڕای ئەوەی کە ئیجابیاتیان بۆ خۆیان هەبووە، بەڵام بە تاکید زۆرێک لە کێشە و بێشەش بووە بۆ منتیقەکە. چۆن یعنی بۆ نمونە پەکەکە معارضی یا معارضەی تورکیای بووە، کەواتە تورکیا وەک بڵێ
مبرر و پاساوی بەدەستەوە بووە کە هێرش بکاتە سەر پەکەکە. ئەوان لە کوێن لە بقای جوگرافی باشوورن کەواتە باشوور تا ڕادێک متەدەڕیر دەبی، مەگەر ئەمە زۆر جار چێمان لێ دەبی کاکە سەد و ئەوەندە گوند لە ئەنجامی ئەو شەڕا ئاوارە بووین، ئاوەدان نەبووین، متەدەڕیر بووین. بە هەمان شێوە کە هەرێمی کوردستانیش بەشێکە لە عراق سەر ئێشەیەکیش بۆ عراق پەیدا ببوو و سەر ئێشەیەکیش بۆ ئێران پەیدا ببوو، هەمویان بە جۆرێک لە جۆرەکان لە نێو مەعمەعەکەدا بوون. بەڵام ئەگەر بێت و ئێستا کێشەکە بە ئاشتی چارەسەربی بە تەئکید ئەم شەڕ و شۆڕە ئەم کێشە و بێشەیە لە کۆڵ عراق دەبتەوە، لە کۆڵ هەرێمی کوردستان دەبتەوە، لە کۆڵ ئیران دەبتەوە، لە کۆڵ تورکیا دەبتەوە. ینی هەرچەندە لە هەشتاکان بە ئیتیفاقیەک لە مابینی تورکیا و عراق هەبووە ینی بڵێن ڕێگەدان بە سوپای تووشەکە داخلی هەرێمی ینی مبرم بووە لە مابینیان کە هەردوو 30 کیلۆمەتر بێتە ناو خاچی ئێرە. بەڵام لە نۆهەتەکان لە ئەنجامی شەڕی ناوخۆی پارتی و یەکێتی کە وەک دەڵێ ئیستدراجی یەکتریان کرد، استیعانیان بە وڵاتانی تر کرد، تورکیا لێرێ و نەڕۆیشتووە. بەڵام دەکرێت دوای پرۆسەی ئاشتی یعنی وەکو عراق و تورکیا باس لەوەش بکات. ئیدی ئەگەر تورکیا سەحب کاتوە بۆ خۆشی قازانجە، بۆ خۆشی مەساریفی لە کۆڵ دەبتەوە، بۆ خۆش کێشە. بۆ نمونە یعنی وەک باز دەکرێت یعنی خەسارەتی ئەم شەڕا 2 تریلیۆن دۆلار بووە و نزیک 50,000 کوژرا بووە لە مابینی پەکەکە، 10,000 سەربازی تورکیا دەکرێت. ونیا بێگومان جاوە خەسارەتێکی گیانی و مادیە کە ئەمڕۆ بەڕێز ئەردۆگانی ئیشارەتی پێکرد. بەڵام لە داهاتوودا ئینشاڵڵا ئەوە نامینێ کەواتە ئەوە ئۆتۆماتیکیەن ناڕاستەخۆ بە باشە بۆ هەرێمی کوردستان دەشتێتەوە، ئینشاڵڵا دەبێت سوودی لێوەربگری. باش کاک جۆر وەک ینی مامۆستاش ئاماژەیەکی کورتی پێدا کە ئەمە درێژکراوەی ئەم ناکۆچیانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوێکی گشتی هەیە. بێگومان دیارە دەوڵەتی تورکیاش هەستی بەوە کردووە کە گۆڕانکاریێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئاراستەیەک دەڕوە کە ڕەنگە ئەو ئاراستەیە نەبێت کە حکوومەتی ئەردۆگان دەیەوێ. 2000 هات ئەم بابەتەی دێکەوتەوە، کەواتە ئەم بابەتی ئاشتیە بربەستێک بۆ لە بەرامبەر ئەو گۆڕانکاری کە ئەگە تورکیاش بگرێتەوە، کەواتە بەر لەوەی قازانجی کوردەکانی قازانجی دەوڵەتی تورکیایە بە تایبەتی حکوومەتەکەی ئاکپارتی. بەڵێ خۆی ئەگەر ئەوەش نەوێ هەسەندە پرۆسەکە لە مێژە گەڵکاری لەسەر کراوە بەر لەوەی کە ئەو گۆڕانکاریانی ئەخیر و شەڕی غەزە و دەستدرێژیەکانی ئیسرائیل بۆ وڵاتانی ناوچەکە و دەوروبەری هەبێت پێشتری شەوڵ بوو ئاشتێکە دراوە، بەڵام سەرکەوتوو نەبووە کە ڕەنگە ئەو بوویتە پاڵنەرێکی باشتر ینی پاڵنەرێک بێ بۆ ئەوی زیاتر بەرەو پێشی بەرن. وە گرنگیشە گرنگەکەی لەوەیدا لە کاتێک کە هەندێک وڵاتی زلهێز و ئیسرائیلش بە تایبەتی لەو ناوچەیە خەریکی ئاژاون و خەریکی نانەوەی شەڕ و درێژەدان بە شەڕ و هێشتنەوەی ئەم ناوچەیە بە نائارامی وە سوودوەرگرتن لە کارتی گەلان و میلەتانی ناوچەکە بە تایبەتی کارتی کورد کە فعلەن کورد یعنی مەزلومە ستەم لێکراوە، بەڵام سوود لێوەرگرتنی لە بەرژەوەندی خۆیان ئەلەم کاتەدا تورکیا هەڵ ئەستێ بەم پرۆسەیە. ئەمە گرنگی و بایەخی خۆی هەیە بەڕاستی لە کاتێکە کە ئاژاوە پەرە ئەستێنێ لە دەوروبەرت و لە ناوچەکە، ئەمە حکمەتە کە تۆ بتوانی زاڵبی بەسەر کێشە ناوخۆیەکانی خۆتە، چەکەکان بێدەنکەی، فرمێسکەکان بسڕێنەوە، خەڵک بە ئارامی بژی. ینی ئەو گەلانە محکومن بەوەی کەەوە پێکەوە بژین بەڕاستی، حتا نانەت ئەگەر لە چوارچەوەی یەک دەوڵەتی شانەبێ ئێمە محکومین کە هەموو دەر و دراوسە یەکترین کە ئەبێ پێکەوە بژین. ینی هەر گەلی کورد سیر کە کەوتوتە ناو چوارچەوەی 4 دەوڵەتی ناوچەکە کە پێکێنرا و کوردی لێ بێبەش کراوە. ئەی ئەم سنوورانە داخراون بەسەرێکە هەموو کە سوکاریەکن یەکتری ئەناسن، ئەمە چ زیانێکی گەورەی داوە لە کورد خۆی و لەو وڵاتانەش کە کوردیان بەسەردا دابەش کراوە. ئەمانە سبەینە ئەپەرژێنە سەر ئەوەی کە وڵاتی خۆیان ئاوەدانکەنەوە بەرەو پێش بڕۆن، ینی چاویان لەسەر ئەوە بێ چۆن ئاشتی لە ناوخوا پەرە پێ بدەن، چۆن تەکنۆلۆژیان بەرەو پێش بەرن، چۆن بواری ئابووریان پەرە پێ بدەن، ئەوەی کە پێشتر لە چەک و جەبەخانە و شەڕ و ئەوانە خەرجیانە کرد ئێستا لە ئاودانکردنەوەی وڵاتەکەی خۆیان ناخەرجەکەن. بۆیە
هەم کورد قازانجەکە لەوە بەڕاستی و هەم تووشیش قازانجەکە لەم پرۆسەیە بە مەرجێک نیازپاشی هەبێت چونکە ئەزمموی تاڵی پێشتریشمان هەیەکەوە بەداخەوە لە هەندێک برگەی مێژوویدا کە هەندێک ڕێککەوتن نامە مۆرکراوە لە نێوان دەوڵەتانی ناوچەکە لە نێوان شۆڕشی کورد لە پارچەکانە بەڵام دواتر کە دەوڵەت بەهێز بووتەوە خۆی لە قۆناغێک کابینیوە کە پێویستی یان مستەغنیە پێویستی بەلایانی بەرامبەر نییە بە کورد نییە ئێستا ئەو حاڵەتە لە تووشە هەیە بەوەی ینی مەخمەخاوی فێتر سێ بەڕاستی مەبەستم لەو نقطەیە کە باست کرد لە پێشووتردا زۆر جار کە دەوڵەتی ناوەندی لە هەر چوار پارچە ڕەنگە بە تایبەت باشوور و باکوور کە دەوڵەتی ناوەندی جۆرێک لە جۆرەکان لاواز بووە باوای دابنین ینی هاتوون گفتوگویان کردووە بەڵام کاتێک کە دەوڵەتی ناوەندی بەهێز بووە پێویستی بەو گفتوگویانە بۆ پەنای بردووە بەر تونند و تیژی ئێستا ئەو مخاوفە لە تورکیا هەیە ئایا دەوڵەت بەفعلی دەوڵەتی ئاکپارتی لاوازە تا پەنا باتە بەر ئاشتی یاخود زەرورەتێکە و گەیشتە و قەنەعاتی کە بە ئاشتی دەبێ گرفتەکان چارەسەر بکرێن بۆ ئەوان ئێستا زەرورەتێکە بەڵام بۆ ئێمە بۆ نمونە لە هەفتا چوارە کاتێک شۆڕ پێش لە هەفتاکانە بەهێز بووە حکوومەتی عێراقی هەوڵی داوە بۆ گفتوگۆ بەڵام دواتر ڕێکەوتن نامە 11 دواتر پاشەکشەی لێ کردووە لە 91 خۆ بڵێن ڕاپەڕین کراوە کورد بەهێز بووە هێزی چەکداری هەبووە حکوومەتی عێراقی کەوتۆتە گفتوگۆ لەگەڵیا بەڵام دواتر سەرکەوتوو نەبووە گفتوگۆکان چونکە کە شەڕ ڕاوەستا و ئەو بۆمبارانەی کە لەلایەن هاوپەیمانانەوە لەسەری بووە وەستاوە هەرچەندە ئەو هەرێمی کوردستان وکو ناوچەیەک پارێزراو بووە بەڵام خۆی بەهێز بینیتەوە ڕێکەوتنەکەی وەکو پێویست سەرکەوتوو نەبووە وەکو بڵێ پاشەکشیان لێ کردووە دواتر هەموو لا زەرریان لێ کردووە چونکە نە دەوڵەتی ناوەندی لەو ناوچانە خۆی ئەتوانێت زاڵ بێ بەسەر هەموو ئەو کێشانە و بە تایبەتی کۆتایی بە شۆڕشی کوردی و چەکدا هێزی چەکداری کوردی بێنێ نەکوردی ئەتوانێت تەنها بە چەکەکانی خۆی سەرکەوتوو بێت و سەربەخۆیی بەدەست بێنێ بۆیە لە ئەنجامی ئەو شێشمە دوور و درێژێ کە ئێستا لە بەڵێن ئەگەر قسە لە تورکیا بکەین لە ئارایە بووە ئێستا هەردوو لا گەیشتونەتە ئەو قەناعەتە و ئومێدواریشم کە ئەمە تەکتیک نەبێت بۆ قۆناغێکی و قۆناغێکی مێژووی نەبێت بەڵکو ئەمە استراتیژ بێ بۆ دەوڵەتی ئەگەر بستنی و بابەتی پرۆژە یاسا و هەموارکردنەوە و ئەم بابەتە دەچەسپێ کە پەیوەندی نابێت بە حکوومەتێکی دیاری کراوە وانە بەڵام بێگومان دەوڵەت خاوەندارێتیەکە چونکە ئەگەر چوە ناو پەرلەمانەوە واتە ئەمە لە دەستی حیزبێک و گروپێک و چەند کەسێک ئەچێتە ئەبێتە پرۆژەی دەوڵەت و دەوڵەت کاری لەسەرەکات چونکە ئەگەر بە یاسایی کرا ئەنجا ئێمە قۆناغی تریشمان لە پێشە قۆناغی تریش کە هەم ئاکپارتی هەم مەهاپە لە پەرلەمانی تورکیا پێویستیان بە دەنگەکانی کوردیشەیە دەمپارتی هەیە هوداپار هەیە بۆ ئەوەی دەستوری تورکیا هەموار بکرێتەوە چونکە گرفتەکە لە دەستوری تورکیادایە کە تەنها دان بە یەک نەتەوەی ئەنێ لە تورکیا ئەویش نەتەوەی تورکە و دان بە هیچ نەتەوەیەشی تر و هیچ زمانێکی تر نانێ ئەوڕۆ ئەردۆغان ئاماژەی پێدا لە وتارەکەی خۆیان ئەڵێ ڕێگەگرتن لە قسەکردن بە زمانی دایک بە زمانی کوردی یەکێک لە هۆکارەکانی پەرسەندنی تیرۆر تونیتیژی بووە لە تورکیا دان پێدانانێکە لە جێی خۆیدایە بەڵام بە بێکاری لەسەر بکەن ئەبێ بە یاسا ئەم کار بکەن بۆ ئەوەی کە ئەو فراکسیۆنانە هەمووی دەنگدەن بە هەموارکردنەوەی دەستوری تورکیا بۆی لە پاڵ نەتەوەی تورک دان بە نەتەوەی کوردی شابندرێ دان بە زمانی کوردی شابندرێ لە تورکیادا و کۆتایی بێ بە جیاکاری لە نێوانی نەتەوەکانی ناو دەوڵەتی تورکیا ئەمە ڕێگە ڕاست دەکەێت ئەگەر ئەمە سەری گرت ئەو بێگومان هەموو لە قازانجەکە خۆ ئەگەر سەر نەگرێ یعنی ئەگەری سەرهەڵدانەوەی جارێکی کە تونوتیژەکانەیە چونکە هەم کورد کۆتایی نەهاتووە هەم چەشیش دەست ئەخرێتەوە دەکرێت لەم سیانە جارێکی کە خەباتی سەکداری دەست پێ بکرێتەوە بۆ تورکیا دیسان ئەکەوێتەوە ناو دەوامەی عنف و توندوتیژی و ئاڵۆزیەکانەوە بۆ کوردیش هەر سەر ئێشەیە ئەلبەتە ئەگەر بتوانێت بە ڕێگەی ئاشتی مافەکانی بەدەست بێنێت چونکە زۆر سیغە هەیە بۆ بەدەستخستنی مافەکان مرد یەک سیغەی نییە تەنها
سربەخۆیی نابێتە ئەوەی کە ئینسان مافی خۆی بەدەست بێنێ گەلێک مافی خۆی بەدەست بێنێ زاری وایە ئۆتۆنۆمی مافت پێدا ئیدارەی سربەخۆ مافت پێدا زاری وایە لە چوارچێوەی دەوڵەت چارەسەرەکە لە سیستەمی فیدراالی ئەوکەوەی لە عێراقا هەروە بەداخەوە تا ئێستا وەکو پێویست جێبەجێ نەکراوە چونکە ئەمە پێشتر سیستەمی ویلایەتی ئیسلامیشمان هەبوو ینی ئێمە ئەزمونێکی پێشتری مێژووی هەر لە ناو دەوڵەتی ئیسلامیمان هەبووە کە دەوڵەت کە سیستەمی ویلایەتی ئیسلامی بووە کە لە هەندێک حاڵەتە دەسەڵاتەکانی والی و ویلایەتەکە زیاتر بووە لە هەرێم و ویلایەتەکانی فیدراالی لە سیستەمی نوێی فیدراالی ئێستا دەکە لە دنیادا پێڕەوەکرێ بەڵام بەداخەوە ڕژێمەکان کاتێک خۆیان بەهێز ئەبنەوە یعنی نکۆڵی ئەکەن لە مافی نەتەوەکانی تر و هەوڵ ئەدەنکەوە ناوەند بەهێز بکەنەوە لەسەر حیسابی هەرێم و ویلایەتەکان بۆیە ئەگەر مەبەستم ئەوە بوو سیغەی بەدەستێنانی مافەکان تەنها ئەوە نیەک دەوڵەتی سربەخۆتە بێ یان سیستەمی فیدراالی دەبێ دەکرێت لە چوارچێو دەوڵەتە مافی یەکسان بدرێت لە چوارچەوی یاسادا بە هەموو گەل و پێکاتەکانی ئەو دەوڵەتە ئەوە تورکیا ئەگەر ئەوە بکات ئەبێتە نمونەیەک لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست و لەو ناوچەی ئیسلامی خۆمانە و کاریگەریشی بەسەر ناوچەکە بە گشتی دەبێت کەواتە وەک کاکدکتۆر ئاماژە پێدا مامۆستا ئەمە ئەگەر لە 11 ئەیلولەوە یعنی بەدەستپێکی تەموزەوە بەدەستپێکی بزانین کەواتە ڕێگاکە دوور و درێژە و سەختە بە تایبەتیش کە لە بەشێکی قسەکانی ئاماژەوی بەوەدا کە دەستوەردانی دەرەکی بە تایبەتی بە سەراحەت برین ئەمریکا و ئیسرائیل دەستوەردانی دەرەکی ئاسانە بۆی گرفت لەو ناوچەیە بەردەوام بێ ئەم پرۆسەیە بەردەوامی دەبێ و درێژخایانە بە تایبەتیش لە وتەکانی سەرۆکۆماری تووشی ئەمڕۆ ئاماژەی پێدا کە باز لەوە دەکات دەتوانن یارمەتی کوردەکانی باشوور و ڕۆژ ئاواش بدەن بۆ بەردەوام بوون بە پرۆسی ئاشتی کەواتە پرۆسەکە دوور و درێژە و چاوەڕێ ئەوەی دەکرد کە تووشی گرفتیش بێت چۆن کورد لەلایەن خۆیەوە وا بکە کە تووشی گرفت نوێ و بەردەوام بێ پرۆسەکە بە کورتی بێگومان پرۆسەکە درێژخایەنە و ئالۆزە و بێچێشە و بێشە نابی ئەگەر تا ئێستا ململانەی شەڕ بووە سەربازی بووە لە داهاتوشدا بە تاکید ململانەی سیاسی دەبی لەوانەیە جاری وا هەبی کوردەکان بە تایبەتیش دەمپارتی یا ئەو عناسیرانەی کە هیپەکەکەن بە فۆرمێکی نوێ بە حیزبێکی نوێ یا لە پاڵ دەمپارتی جاری وهەیە لەگەڵ حکوومەت بەشداری لە دەسەڵات دەکەن جاری وهەیە شێ دەبنە معارەزە کاتەی دەبنە معارەزە بە تەکید پێکدا هەڵدەشاخێن و کێشە و بێشە دروستەبی بەڵام زەریبەی شەڕ لە هی ململانەی سیاسی زۆر زیاترە ئەنی بە شەڕ خەڵک دەکوژدرێ و خەڵک لە مابینی دەبردرێ و تەفاهم ناکرێ بەڵام ململانەی سیاسی تەبیعیە لەوانەیە جاری وایە لە نێو شار و شارۆچکەیەک بن بتوانن ینی سیڕاعی سیاسی بکەن بەڵام لەوانەیە هەردووچیشی هەر لە خزمەت گەل و نیشتیمانەکە دابی ئەوە بەوە دەکرێت کە کوردەکان لە لای خۆیانەوە بە هیچ شێوەیەک موبەریر یا ئەنجەر بەدەستەوە نەدەن پێوە پابند بن یا کەسیان کۆسبووتەگەرە دروست نەکرێ یا ڕێگە نەدەن کەس کۆسبووتەگەریان بۆ دروست کاتە یعنی دەکرێت بڵێن کوردەکان قۆناغی یەکەمی سەختیان تێپەڕی بە تایبەتی گوێگرتن لە پەیامی ڕێبەرەکەیان وە باڵقوڵ بن پش و درێژ بن چونکە دەبێ پیان وانەبی یەکسەر حکوومەتی تورکیا هەرەموو شتێکیان بۆ جێبەجێ دەکات بە تایبەتیش ئەمن وەکو زاهیر ئیعلام دیارنیە نەزاندراوە کە وەسیتی نێودەوڵەتی هەبی زەمانەتی نێودەوڵەتی هەبی هەرچەندە کات خۆی پێت وایە بەشێکە لە گرفت وەفدێکی دەم پارتی هاتمە سەردانی جەناوی مامۆستا عەلی باپی سەرۆکی کۆمەڵە من بۆ خۆشم لەوێن دەرێ بووم مامۆستا پرسیاری شیرەکردن کە زەمانەتی نێودەوڵەتیە ئیدی وابشان نادرێ بەڵام ئەو پرۆسە گەورەیەش بەبێ ئیتیفاقیە ئیقلیمیە نێودەوڵەتیە یا بەبێ زۆرێک لە زەمانەت بەڕێوە ناچی و لایانی سێم هەبە باش بێگومان زەمانەتی نێودەوڵەتی شتێکی باشە بەڵام زەمانەت ئەوەیە کە بەڕاستی هەردوو لا گەیشتونەتە ئەو قەناعەت و بەڕێز ئۆجەلانیش بۆ خۆی گەیشتوتە قەناعەت و تەواو لە نێو پرۆسەکەیە و ئەویش ڕێبەری ئەوانە و قسەی مەسموعە گوێ لێ دەگیرێ و بە گوێی دەکەن بۆیە پێم وایە ئەوە زۆرێکە لە زەمانەت دەمێنێتەوە سەر کەیفیەتەکە کەیفیەتی کاریان کاری سیاسیان لە داهاتوودا چۆن دەبی بۆ پەکەکە زەحمەت نییە چونکە بمانەوێ نەمانەوێ وەک دەڵێ هێزێکی سێبەر لە نێو شار لە نێو تورکیا کارکتەری سیاسی
وەکو کارکتەری سیاسی ئەمە ناڵێن دەم پارتی پەکەکەن بەڵام وەکو هێزێکی ڕێکخراوەیی یان مەسەلەن بڵێن مەدەنی کە تەمسیلی بەشێک لە کوردەکان دەکەن لەوێندەرێ چەند ساڵە ینی ممارەسەی کاری جاری وای لەگەر حکومەت بووینە جاری واشەیە مەسەلەن لە دەرەی حکومەت بووینە و کورسیشیان بەدەست هێناوە هەرچەندە ڕوو لە نزول بووینە کورسیان کەم کردووە بەڵام لەوانەیە بیانی ئەگەر بێت و کوردەکان لەوێ هەر هەمویان پێکەوە بەشداری لە پرۆسی سیاسی بکەن بەڕای من احتیمالە موسسەیەکی زۆر گەورە بەدەست بینن لەوانێ ئەگە تەحالف لەگەر هەندێک هێزکەن لەوانەیە پەرلەمان بەدەست بێن سەرۆک پەرلەمان ببێتەوە ناڵێم سەرۆک حکومەت دەست احتیمالە سەرۆک پەرلەمان یعنی هەندێک وەزارەتی سیادی گەورە بەدەست بێنن بەڵێ کاتم کەم ماوەکە دکتۆر بە دواوتە بدەمە تو بە تایبەتی ینی مەبەستمە کەواتە بە درێژایی مێژوو ئەگەر تەماشا بکەین ئێمە وەکو کوردەکان لە هەر چوار پارچە لە ئارامیدا لە ئاشتیدا باشتر گەشە دەکەین هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی پێشخستنی ئابووری نەک ئەوەی کە لە جەنگدابی کەواتە ئەم دەرفەتە بۆ کوردان لە باشوور و لە ڕۆژ ئاواشەیە کە بتوانن لەگەڵ حکوومەتەکانی ناوەندی پێک بێن لەسەر مێزی گفتوگۆ بین نەک پێکدا هەڵبشاخین لەگەڵ قسەکەی منی بەڵێ خۆی بەنابردنی کورد بۆ چەک ینی لە ناچاری بووە ڕاستەکەی ئێمە لە ئاشتیدا زیاتر گەشە ئەەکەین زیاتر سوود وەرئەگرین و هاوڵاتیانوان پێ ئەگەن و لە خوێندن و لە ئابووری و لە هەموو بوارەکانە بەشداری ئەەکەن بەڵام ئەزموو سەلماندی بەڕاستی وڵاتە زلهێزەکان بەداخەوە دوایدا دابشکردنی ئەم ناوچەیە لە سایکس پیکۆوە بە تەمانین یعنی وەکو دید و بۆچوونێکە بوو کە گوایە گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکرێت لە ڕووی جوگرافیە و دەوڵەتی بۆ کورد دروستەکەن و بەڵام ئەوە بەڕاستی ڕاز نەبوو ڕاز دەرنەچوو و لێدوانەکانی بەرپرسانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و ئەوانش بە تایبەتی هەر ئەوەی نزیک دوێنێ ئەو لێدوانەی کە نوێنەری سەرۆشی ئەمریکا دۆناڵد ترەمپ تۆم باراک داوێتی هەنی باس لەوە ئەکا کە ئێمە هەر قەرزداری کوردینە بە تایبەتی باسی هەسەدەکە ئێمە قەرزداریان نین ینی بامنەتمان بەسەردان نەکەن بڕۆن لەگەڵ پایتەختەکانی خۆتان ڕێکەون یعنی باس لە ئەڵفیدراڵی هیچ سەرکەوتو نەبووە لەوێ و ئاماژە بۆیش ئێرەشەکە شکستی هێناوە کۆبوو ئێوە ئەڵێ بڕۆن لەگەڵ پایتەختەکانی خۆتان ناڕێکەون واتە ئێمە هیچمان پێ نییە بۆتان کابوو ئەو گۆڕانکاری باسەکرێت گۆڕانکاریەک نییە لە گۆڕان لە مەسلحەتی کوردبێت لە ئاسی جوگرافیا گۆڕانکاریەک بووە بۆ هەژمون ئەوەی کە ئیسرائیل باسی ئەکاوە مەوەچی ڕوخسارین ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگۆڕین ئەمە تەنها بۆ هەژمونی خۆیان بسەپێنە بەسەر ناوچەکەیە نە دەوڵەتێک بۆ نەتەوەیەک بۆ دروستکەن بەڵام لەوانە لە ژێرەوە هانیان دابن و کە کارتیان بەکارێ کارتی کوردیان بەکارهێ نابێت لە کاتی کە خۆیان پێویستیان پێی بووە بەڵام کاتێک کە پێویستیان پێیان نامێنێ ئەو وەرەقەی هیچ کاریگەری نامێنێت و ئەوان گورگان خواردوو ئەکەن بۆیە شتێکی عەقڵانیە کە حیکمەتە کە کورد بتوانێت لە ڕێگەی دانوستان و ڕێگەی دیبلۆماسیەت لەگەڵ گەلانی سەردەستە لە ناوچەکە لەگەڵ ئەو دەوڵەتانە تا ئەو کاتێک ڕۆژی دێکە ئەتوانە ئەویش بێتە خاوەن خەواری خۆچون ئەویش هیچی کەمتر نیە لە گەلانی تر ئێستا لە قازان زیاتر لەگەڵ گەلانی تری ناوچەکە پێکەوە بە برایەتی بژی وەکو چۆن ئەو برایەتی ئیسلامی لە سەردەمی دەوڵەتی عوسمانی دەوڵەتی ئیسلامی بە شێوەیەکی گشتی هەبووە ئەگەرچی لە هەندێک بڕگەی مێژووی هەستەم و زۆرداریشی تێکەوتووە بەڵام شێوەیەکی گشتی گیلان لەگەڵ یەکان ژیاون سنوور نەبووە لە نێوانیانە بەڵام دوای دابشکردنی کوردستان بەداخەوە کورد ڕوبەڕووی ستەمکاری و زوڵم و استیهادێکی زۆر بۆ تۆ هیوادارم ئینشاءالله جارێکی دیکە کورد ڕوبەڕووی ستەم نەبێتەوە و بتوانێت مافەکانی خۆی بەدەست بێنێ بە هەر سیغەیەک بێ لە سوارچەی ئەو دەوڵەتانە بێ کە ئێستا تیاژن یا لە سوارچەوەی قوارەی سەر بەخۆ بێ کە لە ئایندە توانی ئینشاءالله بەدەستی بێنێ. سپاسی هەردوو بەڕێزان دکتۆر ئەحمەد وەرتی و زۆر بەڕێز مامۆستا شوان ڕابەر سوپاسان دەکەم کە لەو کاتەدا لەگەڵ ئێمە بوون. بەڕێزان خۆشەویستان ئاشتی و ئارامی پەروەردگار بەسەر هەموو جیهاندا بڕژێ بە تایبەتی وڵاتانی ئیسلامی و بە تایبەتر وڵاتانی کە لەو ناوچەیەدان سوپاسان دەکەم تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.